بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەویش لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەکەین بەڵام لە ڕووی دەرونیەوە کە قسە لەسەرەوە دەکەین لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسە بکرێ هەروەها قسە لەسەرەوەش دەکەین سزای و کەسانی کە سەرپێچی ڕێنمایە تەندروستی و ئیداریەکان دەکەن لە ڕووی یاساییەوە چییە بە میواندەرێک لە بەڕێزان لە تیفەسێن سەرۆکی ڕێکخراوی تاکۆ بۆ پرسە کۆمەڵایەتی و دەرونیەکان هەروەها عوسمان شێخ سدێق پارێزەری ڕاوێژکار بەڵام سەرەتا بەر لەوەی کە بچینە لای میوانەکانمان پەیامێکی دکتۆر شێرزاد عەبدولوەهاب بانخوازی ئیسلامی دەبینین کە باز لە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستی و ئیداریەکان دەکات فەرموون بابێکەوە ببین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بە ناوی خودای گەورەی میهرەبان درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستانم ئازیزانم، پێشەکی سوپاسی تەلڤیزۆنی پەیام دەکەم کە ئەو ئەرکەیان کێشا و هاتن بۆ ئەوەی چەند دەقەیەک لە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێزدا چەند قسەیەک بکەم. پێشەوە قسەکان بکەم بەڕاستی پێم خۆشە دەستخۆشیێکی چاک لە وەزارەتی تەندروستی بکەم چکە بەڕاستی ئەوان هیمەتێکی زۆر باشیان کردووە و بە تایبەتی هەموو ئەو دکتۆرانی کە خەریکی نەخۆشەکانن کە بەڕاستی چەند ڕۆژێکە زۆر ماندوو هیلاکن خوا جەزای خێریان بداتەوە و دەستخۆشیش لە وەزارەتی ناوخۆ دەکەم کە ئەمیشەی زۆر بە جددی وەرگرتووە و هەروەها چەند قەوانینێک و یاسایەکی زۆر پوختی بۆ ئەم خەڵکە فراهەم کردووە. خۆشەویستانم، هەڵوێستی شەرعی موسڵمانان و ئێمەی موسڵمانان لە بەرامبەر ئەم ڤایرۆسە داچیە. یەکەمیشت عەزیزانم خۆشەویستانم، ئێمە نابی خۆمان هەر بخەرەتێنین برێ دەی هیچ نییە ئەوەی لەکن خوا نەهاتبی نابێ نەخێر ڕاستە ئێمە قەناعەتمان وایە ئەوەی لە لای خوای گەورە نەهاتبێ نابێ، بەڵام خوای گەورە دنیای بە ئەسباب و موسەبیبات دروست کردووە. ئێمە نابی خۆمان بخافڵێنین و خۆمان هەر بخەرەتێن و بەوەی کەوا تووشی ئێمە نابێ ئیلا ئەگەر خوا لەسەر ئێمەی نووسیبی. ڕاستە، بەڵام کاتێک کە تۆ خۆت حفظ نەکەی، خۆت ستر نەکەی، وقایە نەکەی، خۆت نەپارێزی و ئەو شوێنانی کە ئەم دەرد و پەتایی تێدا بڵاو ئەبێتەوە بچی ئەو شوێنانە حتمما تۆ توش دەبی، هیچ گومانی تێدا نیە. بە ئەو کاتی برێ ئەوە ئیلا ئەمر ئیرادەی خوای گەورەی لەسەر بووە. جا خۆشەویستان، بەڕاستی ئێمە خاڵی یەکەم زۆر گرینگە کە دەبێ بەڕاستی ئەم ئەمرە ئەم واقعە وەکو خۆی وەرگرین کە بزانین کە ئەم ڤایرۆسە هەیە وەک ڤایرۆسێکیشە زۆر خەتەرناکە و هەروە ئەم ڤایرۆسە بەڕاستی زۆر بەسەریعیش بڵاو دەبێتەوە. ئێوە هەواڵی دنیا ئەزانن کە ئێستا لە چەند دەوڵەت لە دنیا کە مبتەلا بووە بەو ڤایرۆسەی. جا بۆیە پێویستمانە بەڕاستی ئێمەی موسڵمانان هەڵوێستێکی جددی و چاکتر و ڕێک و پێکترمان هەبێ بۆ خۆپاراستنمان لەم ڤایرۆسەدا. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمە دەبێ هەمومان نەترسین، چکە نابێ ئەوەندە ترس و بیم و هەلع و فەلع بتگریتن کە بەڕاستی ئەژنۆت بشتێ وە بزان تۆ هەر توش دەبی، هەر چ بکەی هەر توش دەبی، هەر ڕێنمایەک جێبەجێ بکەی هەر توش دەبی. ئەمە زۆر خەتەرە، چکە بەڕاستی وەل لێ دەکاتن کەوا ورەت دابەزێ معنەویاتت بێتە خوارێ، ئەو کاتیش مەنەعەی جسمت کەم ئەبێتەوە کە مەنەعەت کەم بۆ بەڕاستی زۆر بە ئاسانی ئەم ڤایرۆسە تووشت ئەبێتن. جا باشترینشت ئەوەی بەڕاستی ئێمە نەترسین، ئەم حاڵەتە وەکو خۆی وەرگرین، ئەم ڤایرۆسە وەکو حەقیقەتێکی علمی وەرگرین، وەکو پەتایەک و بەڵایەک وەرگرین، چۆن بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەر ئەم حاڵەتە ناخۆشونە ئەموارە دەکەین. خاڵێکی تر زۆر گرینگە، ئەویش ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی ناوخۆ کە بڵاو ئەبێتەوە بەڕاستی ئێمە ئەبێ بە جددی وەریگرین، بە ئیهمالی نەکەین، چکە ئەم دوو وەزارەتە غەمی ئەوەیتیان کاکە، غەمی ئەوەی تێ ئەم پەتایە و ئەم ڤایرۆسە بڵاو نەبێتەوە، خەڵک تووشی هیلاکەت و ناڕەحەتی نەبی، چکە ئەم حکومەتیش بەخۆی تووشی ناڕەحەتی و ناخۆشی دەبی، هەم خەڵکەکەس تووشی ناڕەحەت دەبن. جا بەڕاستی ئەم ڕێنمایانەی کە بڵاویان کردیتەوە و هەموو سوشیال میدیاکان لێ ئەدەن لە بۆ خەڵکی بەڕاستی بە جددی وەری بکرین، هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکەین و بە تایبەتی ئەم ڕۆژە خۆتان لە ماڵێ حەشار بدە مێنە دەرێ. برایانی بەڕێزم، خۆشکانی عەزیزم،
هاوڵاتیانی بەڕێز هاو زوبانم مێنە دەرێ لە ماڵەکانتان سەبر بگرن ئۆقرە بگرن خۆتان خەریکن بە کاری باش خۆتان خەریکن بە کاری بەفائیدا ئەو وازباتانی کە بەزێتان هێشتووە چەند ڕۆژەکانی تر ئەو وازبانە جێبەجێ بکەن بەڕاستی ئەم ڕێنمایانە زۆر گرینگە وەزامینن کەوا ئێمە دوور بکەوینەوە لەو پەتا و لەو ناڕەحەتی و لەو ناخۆشی و خاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستی زۆر دوعا بکەین چکە هەر بەڵاو ناڕەحەتیە کە دێتە خوارێ ئیلا سەبەبی گوناحە برای بەڕێزم بەڕاستی سەبەبی گوناحی ئێمەیە گوناحی ئەو هەموو خەڵکەیە لە حکومەتی ڕابگرە حتا بەسیتترین کەس هەموو گوناحمان هەیە بەرامبەر خوا بەرامبەر یەکتری زۆر پێویستە مڕاجعەیەکی جدی نەفسی خۆمان بکەین و هەمومان ئەو حەق و مافانەی کە لە سەرمان ئەو حەق و مافانەی کە پێشێلمان کردووە لە حکومەتی ڕابگرە لە سەرۆشی حکومەت ڕابگرە حتا ئاخری نەفەرمان ئەبێ بەڕاستی ئێمە ئەو حەقانە بدەینەوە ئەم مەسلومیەتە لەسەر یەکتر هەگرین ئەو زوڵمەی نێڵین نسحەتی یەکتر بکەین چکە ئەم زوڵمە ئەم گەندەڵیا ئەم خراپی هۆکارێکە کەوات مرۆڤایەتی تووشی ئەم بەڵاو ئەو ناڕەحەتیە دەبێتن جێی کەواتە بەڕاستی ئێمە بە دوعا بکەین بپارڕینەوە زۆر لە خوای گەورە داوا بکەین خاصەتەن ئەو ماوەی کە لە ماڵینە کە جدیتر و باشتر و پوختر بەڕاستی خۆمان یەکدا بکەینەوە لەگەر خوا خۆمان بە تۆبەیەکی نەسوح پاکەینەوە ئەو حەق و مافانەی کە لە سەرمانە بەڕاستی ئەو حەق و مافانە بدەینەوە ئەمە باشترین هۆکارەکە خوای گەورە ئەو بەڵایەمان لەسەر لا دەدات چکە ئەم بەڵایە ڕاستە خۆمان بپارێزین و خۆمان حفظ بکەین و هەموو وقایەک بەکاربینین بەڵام ئیلا پاش مەدەد و مەعونەتی خوای گەورە ئەم بەڵایە لا دەچێ دەیکەواتە با لای خوای گەورەمان چۆڵ نەبێ با بینمان لەگەر خوای خۆمان پەیتر و پوختر و جوانتر بکەین بۆ ئەوی خوای گەورە بە چاوێکی ڕەحمەت تەمەشامان بکە و ئەو بەڵاو ئەو ناڕەحەتیە لەسەر هەموو کوڕەی زەوی ئەو بە تایبەتی لەسەر کوردستانی ئێمە لا بدا بە پشتیوانی خۆی. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک لەتیف ئەگەر لە بەڕستان دەست پێ بکەین لە ڕووی دەرونی و چۆن مامەڵە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنادا بکەین و وا بکەین کە نەترسی. بەڵێ زۆر سپاس کە حەکیمی شەوتان باش لە ڕاستیدا بەداخەوە ئەم نەخۆشی پەتایی کە ڕووی لە جیهان کردو وەکو پەتایەکی جیهانی کە دەمەوێت بە هاوڵاتی بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێم کە ئەم نەخۆشی پەتایە نە یەکەم نەخۆشی پەتایە و نە دوایین پەتاو نەخۆشیژە بێ بۆیە دەبێ مامەڵەیەکی وای لەگەڵا بکەی کە بتوانێت ئینسان خۆی بپارێزە لەو نەخۆشی و لایەنەی کە زیان بە ژیانی یا بە ژیان تەندروستی ئەگەیەنێ بۆیە ئەمە بابەتێکە کە ترسی ئەوێ بۆی بتوانین خۆمانی لێ بپارێزین ترسی دەوێ بۆی بتوانین ڕێگری بکەینەوەی کە تەندروستیمان زیانی پێ بەربکەوێ بۆیە ئەم ترسە تەبیعیە بەڵام ترس بێ لەوەی کە تۆ نەتوانی هیچ شتێک بکە یا وا لێ بکە ژیانە ڕابگرێ بۆی کە ئیتر دایمەن خەیاڵ و ئەندێشە لای ئەوە بێ کە تووشی ئەم نەخۆشیە بیتر ژیانە کۆتایی پێدێ و کۆتاییت پێدێ بەڕاستی ئەمە کارێکی هەڵەیەوە نابێ ئینسان بە هیچ جۆرێک بەلای ئەمەیە بڕوە بەڵام وەکو وتم ئەو ترسی کە هەیە ئینسان هەبێ بۆی کە بتوانێت لەوەی کە خۆی بپارێزێ وەکو ئێستا هەم وەکوتم نەخۆشێکی جیهانیە تەندروستی لایەنی تەندروستی و ئەو ڕێنمایانەشی کە بڵاو دەکرێنەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و لە ڕێگەی دنیاە کۆمەڵێک ڕێنمایی ستانداردی جیهانیە کە WHO خۆی بڵاوی دەکاتەوە دوایتر وەزارەتی سەحەکانی هەموو وڵاتەکان خۆیان ڕێنمایەکان دەرەکەن ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان وەزای تەندروستی هەیە کە هەمیشە جێی خۆی بووە کە ئێمە سوپاسی یەک بە یەکیان بکەین کە ئێستا ئەوان لە پێشەوەن کە بەداخەوە کە هەمیشە گیانی خۆیان کردوتە قوربانی بۆی کە نێڵن ئەم نەخۆشیە بگاتە خەڵکی تر بۆیە ئەم نەخۆشیە ڕاستە بابەتێکە کە مەترسی هەیە لەسەر ژیانی هەمومان بەڵام ئەو مەترسیە بەس دوای ڕەچاوکردنی ڕێنمای ئیداری و تەندروستیەکان پێویست ناکات بترسینی ئێمە لە ڕاستیدا مەسەلەن ئێستا ڕێنمایی تەندروستیەوە تا هەستێکمان کاک عوسمان و منیش و جەنابی شت ئەم شتانی کە پێویستەکە بۆ هاتنە دەرەوە پێمانە ینی مەسەلەن ئێستاوی کە من ئەم کەمامەیە شەمەڵگرتووە لە ئێستا مەسەلەن کە لە شوێنێکی ئاوای ڕەنگە پێویستت پێی نەبێت کە وەکۆی کە پێداویستێ بۆ دوو پزیشکەکان ئاماژەی پێکەن بەڵام کە تۆ کارێکی زۆر زەڕورەت هەیە ئەچیتە شوێنێکەوە کە خەڵکێکی لێە قەرەباڵێک دروستەکە پێویستەکە ئەمەد پێ بێ ینی خۆمە زۆر قورس نییە یا مەسەلەن ئەم دەستکێشە خۆ زۆر قورس نییە بۆ ئێمە کۆمەڵ
منداڵێک هەنگا و ڕێنمایی شتی باشە بۆی کە ئینسان خۆی پێپارێزێ بۆیە خەڵک نابێت لەوەی کە ئەم ڕێنمایانی کە بەسەرا جێبەجێ پێوتریا بێ جێبەجێکایە مەسەڵەن ئێستا کە قەدەغی هاتوچێ و خەڵک لە ماڵەوەی دەبێت خەڵکەمە بزانێ ئەمە سژن و خۆزیندانی کردن نییە تۆ لە ژیان و ژیانی کۆمەڵایەتی و خێزانی خۆت هەیە لانی کەم قچێکە بە هەفتەیە 2 هەفتە کاکە با مانگێکیش لە ماڵ بیانی چۆن بەسەر ترسدا زاڵ بن ئێستا مەسەڵەن کەسێک ترسیە بێت چۆن بەسەریدا زاڵ بێت لە ڕاستیدا من پێم وایە زاڵبوون بەستە ترساوەیە کە ئینسان دەبێت متمانی بە خۆی هەبێ بە ژیانی خۆی هەبێ و بەو ژیانە کۆمەڵایەتی کە تایەتی هەبێ متمانی تەواوی پێی هەبێ و ئەمە بەشێکیشی میسانەکە خۆیەتی بەشەکی تریشی لە میدیاکان و ڕاگادنەکان دەبێت هەموو هەوڵێکیان هەموو کارێکیان بۆیە کە تا ئێستا پێم وایە بەشێکی زۆریان توانیویان ئەمە هەنگاوە بەباشی ببڕنەوەجی دەستخۆشیشەکە بە بەردەوامی هەوڵەدان ڕێنمایی بڵاو بکەنەوە هەوڵەدان خەڵک لەم ترسونی گەرانی و بێتاقەتی کە هەیەی دوور بکەوێتەوە بۆیە ئەمانە دەتوانن هاوکار بن بۆی کە تاکێک یا هاوڵاتێک یا کەسێک کە ئاگای لەم نەخۆشیەوە مەسەڵەن خەڵکی قسەی بۆ دەکات لەسەر ئەم بابەتە ترسێکی بۆ دروست ببێ بۆی کە بتوانێت خۆی بپارێزێ ئەوەی کە باس لە ژمارەی توشبووان لە هەموو جیهان دەکرێت ئەوەی کە باس لە چاکبوونەوەکان لە جیهاندا دەکرێت ئەوەی کە باس لە گیان لە دەستدانەکان دەکرێت هەمووی ئەبێ ئەمانە ترسێک بن بۆی کە تۆ بتانی پابەندی ئەو ڕێنمایانە بی کە وەزارەتی تەندروستی و لایانی تەندروستی و حکوومەت بۆ تۆی دەرەکا بۆیە ئەم ترسە تەبیعیە کەس نییە نەترسێن پێم وایە ئەوەی کە ئاڵە ناترسم پێم وایە مبالەغە لە ژیانی خۆی سەرەوە چ ترسێک خراپە دەگرێم و لای بەڕست کاکوشمان جەنابیشت بەخێر بێ لە ڕووی تەندروستیەوە دوایی دێنە سەرەوەی ئەو کەسانی کە سەرپێکی هاتوو چۆ یاخۆ ڕێنمایەکان دەکەن سزاکەیانتون بەس لە ڕووی تەندروستیەوە ئەرکی حکوومەت لە بارودۆخێکی ئاوا لە ڕووی یاساییەوە بڵێن چییە؟ بەڵێ دیارە قسەکردن لەسەرم بابەتە من دیوە یاساییەکەی ئەبێ باسی بکەین ئێمە لە ڕووی یاساییەوە یاسایەکمان هەیە یاسای سەحەمان هەیە کە یاسایەکە تایبەتە بە لەو یاسایەدا بە ڕوونی ژمارە 89 ساڵی 81 کە بە ڕوونی باسی ئەوە کە ئەرکەکانی حکوومەت ئەرکی دامەزراوەکان ئەرکی دامەزراوەی سەحی ئەرکی پارێزرا و پارێزگا و ئەرکی وەزارەت چییە ئەوانە زۆر بە ڕوونی تایە کە ئەم ڕووداوانە بتوانین بڵێن ئەرکەکانی حکوومەت لە پێش ڕوودانی هەر ڕووداوێکی لەم جۆرەدا لە پێش دروستبوونەوەی هەر ڤایرۆسێکی لەم شێوەدا ئەرکێکی زۆری هەیە یەکێک لە ئەرکەکانی بریتیە لەوەی کە لە پێشدەوە ئامادە باشێکی تەواو بکە دامەزراوەکانی دامەزراوەی سەحی باشی هەبێ خەستەخانەی باشی هەبێت دا و دەرمانی با بڵین پێویستی بۆ لە کۆگاکاندا هەبێ و بە هەمان شێوە لیجانی تایبەت و پێش ڕووداوەکان لەو یاسایەدا کە بەڕوونی باسی ئەوە دەکا پێویستە هەموو نەک بۆم ڕووداوە بۆ ئەگە بە دیاریکراوی باسی ئەم ڕووداوە نەکەین باسی حاڵەتی سەحی عامی خەڵک بکەین لە ڕووی یاساییەوە کە بەرپرسیارەتی حکوومەتە و وەزارەتی سەحە و دامەزراوە سەحیەکانە کە تەنانەت هەردووکانێک دەکرێتەوانێ هەر کەسێک کارێک دەکا ئەبێ ئەو کەسە لە ڕووی سەحیەوە پشکنینی بۆ بکرێ پێشتر و دەبێ ئیجازەی سەحی هەبێ و دەبێ لە هەمان کاتە دەفتەر سەحی هەبێ یعنی ئەم یاسایە ئەگەر وەکو خۆی تەطبیق کرێ پێم وابێ لە پێشدا تەطبیق کرا پێم وابێ لە کاتی ڕووداوەکاندا کاتێک کە تووشی حاڵەتیشی وا دەبینەوە بە دڵنیاییەوە چۆنەڵی خەتەریاتەکەی کەمتر دەبێ یاخود بڵاوبوونەوەکەی خێرا کەمتر دەبێ زۆر پێستا حکوومەت دەرکە یاسایەکانی خۆی جێبەجێ کردووەوەی کە لە ڕووی یاساییەوە لە سەری بێت بۆ ڕێگری لەم ڤایرۆسە لە بڵاو نەبوونەوەی زیاتری ئەم پەتایە ئێمە ئەگەر هەر وتەکانی بەڕێز بەڕێوەبەری گشتی سەحا و وەزیری سەحا باز بکەینەوانەیە کە بە ئاشکرا زۆر بەڕوونی لە پەیامەکانیاندا دەڵێن کە ئێمە ناتوانین بەر بم پەتایە بگرین پەتایەکی لەم شێوە بەری پێ بگرین و ناتوانین دەبێ ئەرکی قورسیان خسۆتە سەر شانی هاوڵاتیان کە دەبێ خۆپارێزی کرن ڕاستە خۆپارێزی یەکێکە لە چۆنەڵەی ڕێکارە هەرە زۆر گرنگ و سەرەکیەکان لە پەتایەکی لەم جۆرەدا بەڵام تەنها خۆپارێزی بەز نییە بەڵکو ئەرکی حکوومەت ئەی حکوومەت ئەرکی چییە ئەرکی حکوومەتیش وازەحە دابینکردنی بەداخەوە خۆیان دەڵێن ئێمە پێداویستێ تەندروستەکانمان تا ڕادەیەکی زۆر کەم نییە یعنی بۆ نمونە بوونی چەند کەمامەیەکی چەند با بڵێن ئۆکسجین لە خەستانەخانەکاندا و داواکردن
لە چەند کەسایەتی و لەوانەیە کە لە ڕووداوێکی ئەوەدا ئەوە دەبێت ژمارەیەکی زۆر ئۆکسجین هەبێت، دەبێت ژمارەی پێداویستی سەحی بە گشتی پێش ڕووداوەکان دەبێ هەبێ و چۆن خستەبوونی خستەخانە کە احتیات هەبێ وبوونی چۆنەڵی بێدی پێویست بۆ هەر ڕووداوێکی لەو ڕووداوی نەخوازراوە، یعنی هەر ڕووداوێک بێ تهدید ئەوە نا لەبەر ئەوە ئەمانە دیارە حکوومەت بە ئەرکی سەرشانی خۆک و پێویستە نەساوە، بۆیە لە ئێستا تووشی ئەو شڵەژانە دەبێ و ئەرکە قورسەکە دەخاتە سەرشانی هەوڵاتیان لەوەش خراپتر بەداخەوە کە زۆر جار ئەمە ئەرکی حکوومەتە کە ئارامی دەرونی بۆ خەڵکی فراهەم کات، چونکە ئارامی دەرونی یەکێکە لە ئەرکەکانی حکوومەت کە پێویستە لە ڕێی دەستگاکانی ڕاگەیانەوە لە ڕێی دامەزراوەکانەوە کە ئارامی بەرقەرار بێت، چونکە هەر دکتۆرە بەڕێزەکان خۆیان ئەڵێن یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بەرگری لەش بەهێز ببریتێ لەوەی کە ئەو کەسە ئارامی هەبێ، ئەگەر معنەویاتی دابەزێ و بەرگری لەشی دابەزێ بە هەر هۆکارێک بێ لە هۆکارەکان ئەوە هۆکارێکە بۆی کەسە با بڵین زوو چاک نەبێتەوە ئەگەر توش بوو بێ خوا نەخواستە یاخود بە ئاسانی توش بێت. بەس حکومەت شتێکی کردووە کە کاریگەری هەبێ خەڵک بەڵێن شتێکی ئەرکێکی یاسایی بێ کە جێبەجێ بکات و هەر بڵاوکردنەوەی کە ئەوەی کە لە کاتی ئێستادا کە ناتوانن موچەی هاوڵاتیان بدەن ئەوەی شێکە لەو حاڵەتە نەفسیە زۆر خراپانەی کە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی دروست کردووە کە بۆتە یعنی بەڕاستی بێتاقەتیە کە بۆتە بارگرانێک کە بۆ لە ڕووی دەرونیەوە معنە دابەزانە لێدوانی یاساییشەوە سەرپێتی یاسایە ئەوە هیچ سەرپێت لە ڕووی یعنی بەڕاستی لێدوانێکی زۆر نابەرپرسانەیە لەم کاتەدا نەدەبوو ئەو لێدوانە بدرێ، چونکە خەڵک ئێستا ترسیشی لە نیشتووە جگەلەوەی لە ترسی نەخۆشیەکە هەیە، ترسی ئەوەی کە لە ماڵەکاندا و ترسی ئەوەی هەیە باری ئابووریەکەش بەرەو خراپتر بڕوا و لە هەمان کاتیشا دەبینی با بڵین داخستنی شوێنەکان کەەوە ئەرکێکی سەحیە و دیارە بەپی یاسا ڕێگەی پێدراوە کە هەر شوێنێک سەلاحەتی هەیە شوێنەکان داخە ئەگەر شوێنەکان پابند نەبوون ئیجازیان لێ وەرگرێتەوە غرامەیان کە ئەو ئەگە دوایی لە ڕووی یاساییەوە دێنە سەری کە سزای یاسایی توند هەیە بۆ کەسانەی کە سەرپێچی ڕێنماییە سەحیەکان دەکەن و دامەزراوە پەیوەندیدارەکان دەکەن بەم ڕووداوە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرەم وڵای بەرز کاک لەتیف گەرەم وڵای بەرز سەبارەت هەر بە مەسەلەی ترس، یعنی چ کاتێک ترسەکە خراپە ئەگەر ئێمە لەم ڤایرۆسە هەمان بێت. ڕاستیدا بەداخەوە یانی ئەوەی کە قسە و باسەکانی ناو سوسیال میدیا بەشێکی زۆری بەداخەوە بە ئاراستەیەکە کە جۆرێک لە تۆقاندنی خەڵکی تایە من لە سەرەتای وتم ینی ترس تەبیعیە ئینسانە بێ بە بەردەوامی ترسی هەبێ بۆی کە بە بەردەوامی لە ژیانە خۆی بپارێزەوە بتوانێت ژیانێکی تەندروستانی هەبێ، بەڵام ئەم ترسە نەگاتە حاڵەتی کە تۆقینی بۆ دروستکایە بێتە فۆبیایە کە ترسە لە بەری ژیانی کۆتایی پێبێنە، بۆیە ترس بوون لە ژیانی ئینسانە تەبیعیەوە هەیە وەکو لە پێشووتراوتم هەموو کەس ترسی هەرتیایەوە کەس لە ترس دەبێت هەواڵی ساخت بێگومان دەبێت لەو هەواڵانەی کە زانیار لەسەر چاوی فەرمی و ئەوانە وەربگیرێت بەڵێ بێگومان دەبێت ئەوانە هەمووی لێی دوور بکەوینەوە بۆی بتوانین خەڵک ئەم ئەرکی کە کاکوسمان دەڵێ ئەرکی قورس لەسەر خەڵکە کەم ببێتەوە. من پێم وایە ئەرکە قورسەکە لەسەر خەڵکەوەیە کە ینی لە کاتی نەخۆشیشی لە کاتی ژیانی تەبیعیشە ئینسان دەبێت خۆی بپارێزێ، ینی بڕۆ گەر چەند ماوەیەکی پێش لە ئێستا تەماشای خەڵک بکە ژیانی خەڵک بکەوە ژیانی تەندروستی خەڵک بکە چۆن بۆ بۆیە ئەمە شتێکی تەبیعیە کە مەسەلەن لە حاڵەتێکی ئاوا کە هەموو ژیان دەستەوەسانە لە بەرامبەر ینی بیرمان نەچێ کاک عوسمان کە جەنابەت پێش بەرنامەکەش باسی ئەومان کرد بە کورتی مەسەلەن وڵاتێکی وەکو ئیتالیا کە باشترین و بەهێزترین سیستمی تەندروستی هەیە کە ناتوانێت مەسەلەن کۆنتترۆڵی ئەو بارەدۆ کە لەبەرچی لەبەرەوەی کە پێشووتر وەکو پێویست خەڵک بڵێ ئامادە باشی نەکردو بۆیە ئەمەی کە مەسەلەن بە بەراوردی خۆمان بکەی لەگەڵ وڵاتێکی وەکو ئیتالیایە و بەراوردی بکەین لەگەڵ وڵاتێکی وەکو ئەمریکا کە ئێستا بۆ خۆیان ئەوانیش بامەژێ بۆیە ئەمە پێم وایە ئەوەی کە ئێستا لەسەر من نامەیە بڵێم حکوومەتیش بێگومان کەم تەرخەمی هەیە بێگومان ئەوەی کە باسی موچۆ ئەو بابەتانەیە کە کاریگەری لەسەر لایانی دەرونی خەڵکێ بێگومان ئەوانە هەمووی تأسیری خۆی دروستەکە، بەڵام ئەوەی کە ئێستا لە ئێستا هەموو حکوومەتەکان و خەڵک و لایانی بەرپرسپی بکرێ ئەوەیە کە دەبێت بە خەڵک بوترێ کە خۆی بپارێزێنەوەی کە تێکەڵ بە ئەو قەرەباڵخیانە نەبێت کە شکیل یەکرێکە کۆمەڵی خەڵکی تیا بەداخەوە کە بینیمان لە ڕماڵەکانی ڕابردووە خەڵکانی کە دێنەوە کە بەداخەوە باس دەکرێت بەشێکیان خاوەنی شەهادە و شەهادەداریشن خۆیان شادۆتۆیە مەسەڵەن ئێستا باس لەوە دەکرێت قاچاقچی هەبووە خەڵکیە ناوتۆ کە برایانی ئاسایش ینی بەڕاستیەوەی کە ئێستا ئاسایش و پۆلیس و تیمە تەندروستیەکان و وەزارەت ئەیکا بەڕاستی کەمنین ینی ئەوەن کە شانازی پێوە بکرێ و ئەمانە باز بکرێت بۆی خەڵک معنەویاتی پێ بەرز برێتەوە. من دەڵێم
باشە لەو ڕێپێدانانەش هەر بۆ خۆی ئەوە سەرپێچی یاساییە کە ئەدرێ بە هەندێک کەس بن لە ڕێی قایم قامێتەکان و لە ڕێجەکان ئێستا کەمپینێک هەیە بەڕاستی لەلایەن کۆمەڵە ڕۆشنبیر و یاساناسەوە کە ئەو ڕێپێدانانان ڕاگرن بەڵێ بە پێویست نییە ئەو حاڵەتانی کە زۆر دەگمەن و پێویست نابێ ڕێپێدان هەبێ بۆ ئەوی کە هەر کەسە ویستی بۆ خەڵەکە بۆ بەنوکتە ویستوتی ماڵی سەردانی ماڵی خەزوری کە داوای ڕێپێدانی کردووە ئەی ئەوەکو نوکتەیەکی لێ هاتووە لەبەر ئەوە ئەرکی حکوومەتە چۆنەوەی محسوبێت و منسوبێت و خزمانیەوە هەیە واستەیە بۆ ڕێگاپێدان سەرپێچی یاسا ئەو ئەرکی دامەزراوەکانە بەڕاستی ئەرکی دامەزراوەکانە وەکو ئەو ڕێبەڕێزم باسی کرد بەڵام پێویستە لێفرچینەوەی زیاتریش بکرێت و لیژانی تایبەت بەمانە بەڕاستی ئەم لیژانانە چۆنەڵی جگەلەوەی کە خۆیان ڕقابە دەکەن و چاودێری دەکەن لەسەر و ئەمانشەوە ڕقابە بێت چونکە بەڕاستی حاڵەتێکی ئەم حاڵەتە خەتەرە ئەگەر چۆنەڵی بەری پێ نەگیرێ و دروست بێ لەناو ئەمە چارەسەر نابێت ئەگەر کێشەکە ئەوەیە ینی ئەوە تا جەنابەت کە باس لەوە دەکەین مەسەرەن ئەرکی قورسی خەڵک کامەوە تا بە حکوومەت بە ئاشکرا دەڵێ هاتوچۆ مەناکات و قەدەغی کردووە بەڵام تۆ دێی واستە دەکەی یا تەکلیفەکەی یا کۆمەڵێک شتەکەی بۆی ئیلا لە ئەمە بشکێنی بەڕاستی خەڵک ئەگەر خۆی لەم حاڵەتانەیە نەتوانێت ئاگای لە تەندروستی خۆی بێ و خەمی خۆی بێ بەڕاستی ڕەنگە هەندێک ئیجراعاتی قورس بێ مەسەرەن ئەکرێمە هەر کەسێک چوە دەرەوە ئاسایش و پۆلیس بیبا و بیگرێ و سزنیکە یا مەسەرەن غەرامەیکە ئەخر خۆ هەندێک شت هەیە بەڕاستی ڕاستە حکوومەت لە زۆر بوارە کەم تەرخەمی کردووەوە ئێمە زۆر جار قسە و ڕەخنەمان کردووە خۆ بەڵام بەشێکی زۆریشی پەیوەندی بە خۆمانەوەی مەسەرەن تۆ چیتایە مەسەر کە پێتەڵێ مەیە دەرەوە یا لەبەر خاتری تەندروستی خۆتە لەبەر ژیانی خۆتە بەڵام تۆ سەرباری ئەمە دێی هەموو ئەم ڕێنمایانەی کە هەیە ئەیشکێنی مەسەلەن وەکو ئێستا بەداخەوە زۆرێک لە نوکتە و لە ناو قسەکانی ناو سوسیال میدیا کە باز دەکرێت خەڵک کە تەکلیفەکە بۆچی کردووە وانە بەڕاستی پێم وایە کە ئەمە خراپە ئەم جۆرە لە قسانش بکەینە نەقاوێک لە ناو سوسیال میدیای بۆیە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خەڵکی ئەمە دەبێت ئەو هۆشیاریە گەورەی هەبێ کە ئێستا پیادەیەکە ینی هەندێک نمونەی کەم با نەکەین بە قیاس ینی ئێستا کە ئێمە ئەم بەرنامەیەکەین و خەڵکێکی زۆر دەبینین و ئاگامان لە زۆر لە شتێ من بە بەش بە حاڵی خۆمە و ڕۆژنامەنووس کە بۆش وەکوینە ڕێک پێدراو بووم کە بگەڕێم بەڵام بۆش کاری زۆر زەر و پێداویستی کاری میدیایی خۆم یا هەندێک زۆر پێویستی نەبووە نەچوومەتە دەرەوە ناچمە دەرەوە و ئەمە شتێکە دەبێت ئینسان خۆی پابەندی ئەخلاقی خۆی پێوە بێ پێشەوەی بگاتە ئەو سزا یاسایی کە مامۆستا عوسمان باسی بۆی ترس ئەرکی کەناڵەکان و مەسەن ئەرکی حکوومەت و بڵێن خەڵکی لە سوسیال میدیا چیە بۆی کە ترسێکی زۆر بڵاو نەکرێتەوە ڕێنمایی خۆپارێزی تاو بڵاو بکرێتەوە بەس ترس بڵاو نەکرێتەوە لە ڕاستیەکە ترسەکە ئەوەیە ئێمە با بەو ئاراستەیە قسە نەکەین کە یەکێک تووشی کۆرۆنا بوو ئیتر دنیای لێ بهێنینەوە یەک و خەڵکی لێ تەرا ببێ و ببێ بەلەکەیکی کۆمەڵایەتی لەسەری و یعنی بەداخەوە خەڵک ئەم جۆرە لە مامەڵەکردنە خراپە یعنی ئێستا هەند جۆرێک لەم مامەڵەکردنی ئێمە خۆ ئەم شتانی لە ناو سوسیال میدیاکە وەکو نوکتە و سوحبەت و قسە و ئەوانە دەژێڕێتەوە خەڵک پێ ئەەکەنێ و ئیمۆجی پێکەنینەکانی بۆ دانێن خۆ بەشێک لەمانە بوونە بەڕاستی ینی گوای لە هاتۆ مەسەلەن ئێستا کۆگەر کەسێ بکۆکیە زانی خەڵک ڕاکە لێ جاران یەکێک بژمیایە هەزار کەسەی و ئەلحەمدولیلا یا خێر بێ ئیشەڵا ئێسامی ڕاکە ینی ئەم جۆرە لە مامەڵەکردن و ئەم جۆرە لە تەعاملکردنە لەگەڵ ئەم جۆرە بارودۆخانەیە بەم شێوە سوحبەت و گاڵتە ئامێزە کارێکی هەڵەیە وا کات ئەم خەڵکی کە تووشیشە بێ خوانە خواسەگە تووشیش بێ چاکیش بێتەوە جارێکی تر لە ناو خەڵکە پێڵێن ئەمە فڵان کەسە یا ئەمە ئەو کەسەیە کە تووشی ئەمە بوو لە کاتێککە ئەمە شتێکی نۆرمەڵ و تەبیعیە ینی نەخۆشکەوتنی ئینسان شتێکی نۆرمەڵە دەبێ ئەمە بزانین ینی حتا ئینسان لەم دنیای بژی نەخۆشی ڕووی تێکە ناخۆشی ڕووی تێکە کاراسا ڕووی تێکە کاک حەکیم بۆی بە بینەرانی بەڕێزیش ئەمە بزانن هەموو شتێک کە لەم دنیا دێ ئەگەر تۆ لایەنە دینیەکەشی لێ بکە مشکۆ من نامێ وکو مامۆستایکی ئاینی قسە ناکەم ئەوەی کە بەڕێز مامۆستا شێرزاد قسەی خۆی کرد لەسەر ئەو باوەڕە گەر ئینسان خەڵکی ئێمە باوەڕی بە دین و بەخوا بە پێغەمبەرە بێەوە قسەی ئاین و قسەی دین و هەموو کەسانی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەم بەڕێز مامۆستا شێرزاد دەیان مامۆستای ئاینی تر لەسەر ئەم بابەتە قسەی کردووە کە ئینسان دەبێت پێشەوەی باس لە دیانەت لە عیبادەت و لە دینداریەکەی خۆی بکات دەبێت ئەگەر تەندروستی خۆی هەبێ دەبێت ئەگای لە ژیانی خۆی بێت چونکە ئەگەر ژیانی ئینسان نەبوو کاتەش دینداریشی بۆ ناکرێەوە ناتوانێت عیبادەتی خۆی ئەرکێکی ئاینیشە یعنی ئەمە خۆ قسەی نییە ئەگەر هەموو ئەدیانەکانی تر سیر بکەوەندی کە ئینسان گرنگەتیایە شتی تر گرنگ نییە بۆیە
ترسی ئێمە با لەوە بێکە خۆمانی پێپارێزی نەخوا نەخواستەوەمان لێ بکە لە ڕێگریمان لێ بکە لە ژێر. سپاس دەکەم کاکوشمە سەبارەت بەو کەسانی کە سەرپێچی دەکەن لە بارودۆخێکی ئەمە سەرپێچی ڕێنمایە تەندروستی ویداریەکان لە ڕووی یاساییەوە حکوومەت دەتوانێت سزایان بدات؟ بەڵێ بەدڵنیاییەوە دیارە سەرپێچیکردنەکان لەم حاڵەتانەیە چەند حاڵەتێکە گرێتەوەوانێ ئایا ئەوانەی کە سەرپێچی ئەەکەن لە تایبەت بە قانونی سەحا تایبەت بە هاتنەوە لە خاڵە سنووریەکانەوە بە شێوازی قاچاق و یاخود خۆنەسناساندن بە شوێنە تایبەت بەند کراوەکان ئەمە هەمووی لە ڕووی یاساییەوە باس کراوە سزای یاسایی خۆی هەیە یاسای سەفەرمان هەیە لە هەرێمی کوردستانە نافزە کە هەر کەسێک لێچێک لە بڕگە یاساییەکانە سزای ئەوە ئەدا وەمادە یاسانی سزای ئەو کەسانەی کە لە شوێنە نایاساییەکانەوە دێن داخڵە بن. سزاکان چیە بۆ قاچاقچی بۆ کەسێکیش کە بە قاچاق دێتەوە خۆی ڕاستی تیمە تەندروستیەکان ناکە سزاکەی تا 3 ساڵ زیندانیکردنی تایە حەبسکردنی تایە یعنی ئەمە یەکێکە لە سزایەکی قورسا و ئەو کەسانی هاوکارییان بۆ قاچاقچیەکە ئەو کەسەش کە هاوکاری ئەکا ئەوە زانی چۆنە ئێمە عیباری لە ڕووی یاسایی و قاچاقچێتی لەوانەیە عیبارەتانە مەسەڵەن زیاتر عیبارێکی میدیایی بن بەس لە ڕووی کەسێکەوە بۆ نمونە کەسێک لە خۆی ناناسەنە بە خاڵەکانی پشکنین یاخود لە ڕێی جواز سەفەرەوە نایەتەوە بە جواز سەفەرەکەیەوە نایەتەوە ئەم کەسە ناتوانین مامەڵی ئەوەی لەگەڵا بکەین بڵێن سنووری وڵاتشکەی بڕێەوە لەبەرەوەی خۆی لە ئەسڵا خەڵکی هەرێمی کوردستانە ئەگەر کەسەکە ئەچێکی ئەجنەبی بێ ئەمە حکومەکەی جیاوازە ئەمە عقوبەکەی قورسترا و ئەگەر کەسێکی باڵێن خەڵکی هەرێمی کوردستان و عێراق بێ سزاکەی فەرقی هەیە سزاکەی ئەوەیە لەم کاتەیە کە 3 ساڵ تا 3 ساڵ سزاکەی دەڕوا زیندانیکردن ئەگەر کەسێک خۆی عێراقی بێ و بەڵام نەچێت خۆی بناسیێنێت بە پێی جواز سەفەرەکەی و بە خاڵەکانی پشکنی نانایەتەوە بە مستەنەداتی پێویست هینەکە بەڵام ئەگەر کەسێک بێت و عێراقی نەبێ ئەوە جیاوازە و ئەو کەسانی هاوکاریان دەکەن لەمە بەتایبەتی ئەمە حاڵەتشکەی هەیە ئێمە لە ڕووی یاساییەوە ئەم حکومانە حاڵەتی تەشدیدیان هەیە بۆ ئەوەی کە لە حاڵەتی دروستبوونی خەتەریات لەسەر سەحەی گشتی لەسەر تەندروستی گشتی لە حاڵەتی دروستبوونی کاریسەیە لە هەم حاڵەتانەیە کە ئەمە یەکێکە لە حاڵەتەکانی ئەتوانین بڵێ کاریسەیەکە حاڵەتی سەحەتە لەبەرەوە لەم کاتانەیە ئیستیغلالکردن و لە پێناوی پارەدا ئەمەکردن سزاکەی ئەتوانێت لە ڕووی یاساییەوە مزعەف ئەبێتەوە لەبەرەوەی تەشدیدی تایە بۆیە لە ڕووی یاساییەوە تاوانە و تاوانەکەی سزای یاسایی هەیە و ئەم سزایەش یەکێکە لەو سزایانەی کە لەم حاڵەتانەیە دروست ئەبێ کاتێکە لە ماوەیەکی دیاری کراوە ئەم جۆرە تاوانان دروست ئەبن دواتر کەشف ئەبن و هەندێکیان هەیە بەر لێبوردنیش نایانگرێتەوە لێبوردنیش نایانگرێتەوە لەبەر ئەوەی بە تایبەتی ئەو جەرمانەی کە لە هەندێک حاڵەتی کاریسەیە یاخود بە قانونێکی ئیسtisنایی یاخود بە هەندێک تعلیمات کە ئەگەر یاساکە ڕێگەی دیارە یاسای سەحا قانونی سەحەی ژمارە ساڵی ژمارە 89 ساڵی 81 زۆر بەڕوونی باسی ئەمانەی کردووە و غرامەشی داناوە تەنانەت خودی یاساکە غرامی دانا لەو کاتەیە غرامی ئەو کەسانەی کە سەرپێچی ئەو ڕێنماییە و تعلیماتانە کەن لە کاتی خوا گەشتوتە 3000 دیناری عێراقی ساڵی 81 کە بزانە 3000 دیناری عێراقی ساڵی 81 مەبلەغێکی زۆرە کە بەداخەوە لەلای خۆمان لە تعدیلاتەکانە ئەبوایە ئەم غرامانە زیاتر کرایەوە بۆ ئەوەی خەڵک پابەر نوێت چونکە ئێمە حاڵەتی یاسا لەو حاڵەتەیە کاتێک کە سەرپێچیەکە دروست دەبێت ئێمە پاسی ئەوەمان کرد پێشتر کە ئایا پێش ئەوەی ئەرکی حکوومەت چیە ئەرکی هاوڵاتیان چیە پێش ئەوەی ڕووداوەکە ڕوودا یاخود کاتێک کە ڕوویدا پابەندی یاسایی چییە و ئەم بۆیان هەیە ئەو شوێنانەی بۆ نەکە ئەگەر بێت و کەسێک بەپێی یاسا مەنع کراوە شوێنەکە داخە کاتێک کە شوێنێک ئەکاتەوە دوکانەکە ئەکاتەوە یاخود هاتوچۆ ئەکا منعی ئەوە بۆ غرامی ئەچێتەوە و بۆیان هەیە سەحبی ئیجازەکەشی لێ بکەنەوە صاحبی ئیجازەتی لێ بکرێتەوە ئەگەر کەسەکە سایە بێ یاخوان هەر مۆڵەتەکە بە شێوەیەکی کاتی لێ بکەن ئەگەر تکراری کردەوە بۆیان هەیە مۆڵەت یعنی مۆڵەتی نهایی لێ بکەن چونکە هەندێک حاڵەت هەیە حاڵەتێکمان هەیە بڵاوکردنەوەی ئەگەر هاتوو بە هەڵ حاڵەتێکمان هەیە ئایا ئەگەر کەسەکان ئەم نەخۆشیە بە دوو حاڵەت یا ئیهمالی بڵاوێکاتەوە یا بە عەمدەن بڵاوێکاتەوە لە یاسای سزادانی عێراقیە زۆر بەڕوونی مادەی 368 و 369 زۆر بەڕوونی باسی ئەوەی کرد ئەگەر کەسێک ببێتە مای بڵاوکردنەوەی نەخۆشی ئەگەر بە عەمدەن بێ عقوبەکەی زۆر قورسە عقوبەکەی زۆر قورسە و عقوبەیەکە تا چەند ساڵێک ئەگڕوە يعني تا 3 ساڵ لەوێ ئەڕوا و ئەگەر هاتوو لە نەتیجەی ئەم نەخۆشی بڵاوکردنەوە کەسی لێوە مرد بەهۆی بڵاوکردنەوەکەەوە خەڵکی لێ مرد ئەوە عقوبەی هەندێک جار ئەچێتە قەتل ئەچێت بۆ قەتلی خەتا یاخود ئەچێت بۆ ئەوەی لە ڕووی یاساوی پێڵێن ضرب مفضی إلى الموت ئەمە ئەگەر هاتوو عەمد بوو ئەگەر هاتوو بە عەمدیش ئەم کارەی نەکرد
تەنها ئێهمالی و سەرپێچی کرد ئێهمالی کرد و پابەندی نەبوو بە یاسا و ڕێنماییەکانەوە بۆ مای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە ئەوە عقوبەی هەیە و عقوبەکەشی ئەویشە بە هەمان شێوە حەبسی تێدا هەیە لەبەرەوە و غرامەشی تێدا هەیە 225 تا 225,000 غرامە هەیە و حەبسیش هەیە تا 6 مانگ حەبسکردنیشی تایە لەبەرەوە هیوادارم هاوڵاتیان ئەرکە قورسەکەی سەرشانی خۆیان جێبەجێکەن کە بریتێ لە پارێزگاریکردن سپاس دەکەم دواتر ئەگەرم وڵاتان ئەرکی سەرەکیە ئەرکی قورسە بۆ خۆیانە لە پێناو خۆیاندایە ئەگەر لە پێناو خۆماندا ئەرکی قورسیش بێ زۆر ئاساییە سپاس دەکەم بەڵام ئەرکی سەرەکیشە بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا ئایکیانە کاردەی کامەران بەهێنانی باشترین جۆر تەنکی پلاستیکی پۆلیمەری یارە کە قەوزە ناکا و بۆ ناکە چوار بەرگە و ناتەقێ ئەی ناڕزێ نا ڕزینی چی زەمانی 10 ساڵی لەگەڵایە دەبێنە عینوانەکەین بەرێ کۆنتڕۆڵ عنوانی کارگەی کامەرانمان بەرێ چاوە چاو داگیرێت بۆڵم دەزەڵ ناگیرێت تانکی کامەران بکڕە قەت ئاوە لێ نابڕێ ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
ینی بەڕێز کاکلەتیف ویست کۆمنتێک لەسەر مەسلەی ئەوانەی کە لە کەرەنتینە کرابوون و دوایش قسە لەسەرەوە بکەین کە لە ماڵەوە ڕەنگە خەڵکی بڵێ سزن کراوەمێنی ئێمە چۆن ئەمە بقۆزینەوە بۆ پەرەپێدانی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی خێزانیمان کە ئێستا ماوەی لە ماڵەوەی لە ڕاستیدا من ویستم شتێک بڵێم کاک حەکیم بە کاک عوسمانیش ڕەنگە جەنابی ئاگادار بێ یانی ئێمە هەمیشە وتومانەکە لە تۆڕی کۆمەڵایەتیەکان و لە سۆسیال میدیا کەسێک کە خاوەنی ئەم سۆسیال میدیایە چێتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبێ بزانێت چی دەڵێ دەبێ بزانێت چۆن مامەڵەی لەگەڵ کاتچکە یەک هەنگاوی هەڵا تۆ گەر قسەیەک بە گاڵتەشەوە بڵاوی کەیتەوە ئەبێ بابەتێک و بەداخەوە دوایی زەحمەتە تەرێک بکرێ یا مەسەرەن بسڕێتەوە و جارێکی جاری واشەیە ئەما بێتە هۆی ترس و دڵەڕاوکێ لە ناو خەڵکە چەند ڕۆژێک لەوە بەریانی هەر لە سەرەتای کاتی نەخۆشیەکەیە کە هاتە هەرێمی کوردستان بەداخەوە لە ناو سۆسیال میدیا هەڵمەتێک کرابەوەی کە مەسەلەن وا نیشانە درا کە کەرەنتینەکان و خەڵکانی کە لە ئێرانن یا لە وڵاتانی ترن یا مەسەلەن نەخۆشەکەون ئەچنە ئەم شوێنانە ئیتر وەکو وایە بچنە ناو جەهەنەمەوە ئیتر هیچ شتێکی لێ نییە ژیانیان کۆتایی پێدێ نان نییە بیخۆن ئەمرن لە برسا ینی وا شوێنێکی وایان دروست کرد بۆ خەڵک ئیتر بەداخەوە بەشێک لەو خەڵکە زۆرەی کە من ئەمە بە پاساو نابینم و هیچ پاسایەک نییە بۆی کە کەسێک کە خۆی تەندروستی و ژیانی خۆی بەلاوە گرنگ نەبێ بەداخەوە ژیانی خەڵکی تریش بخاتە مەترسیەوە من پاساوی بۆ نایەنەوە بەڵام ئەمە یەکێک بوو لەو هۆکارانی کە بەداخەوە خەڵکێکی زۆری ترسان بەوەی کە کەرەنتینە شوێنێکی زۆر ناخۆش و مەترسیدار و کارەساتە بۆ خەڵگەوەی کە چوو ئەوێ ئیتر تەواو ئەمرێ و کۆتایی بە ژیانی دێلەوە ئەمە ئیترە بێ بە پەڵەیەک و بەلەکەیەکی کۆمەڵایەتی گەورە و عیبێکی گەورەیە نەخێکا کە عیبە نییە بۆ عیبە بێ کە تۆ نەخۆشمی بڕۆی بۆ لای پزیشکی سەدان کەسەیە هەزاران کەسەیە تووشی شێرپەنجەش بووە ینی خۆشێت لە شێرپەنجە مەترسیدارتر هەیە ینی شێرپەنجەشی تۆ چاکێش بۆ تۆ ژیانێکی ئاسایی و تەبیعیە ئەکرێ لەم کۆمەڵگەی ئێمە بەداخەوە خەڵکێک تووشی نەخۆشیەکە بێ ئیتر ئەیکەن بە فەوزایەک لە سەری وای لەکەن ئیتر بترسێلەوەی کە هەر خۆی نەخۆشەکەوێ هەر خۆی بەم جۆرە لە مامەڵەکردنە خەڵک خۆی نەخۆشەکەوێ بۆیە ئێستا مامەڵەکردنی ئێمە پێش کۆرۆناش پێش ئەم نەخۆشیەش بەداخەوە لە زۆر مەوازە ئیتر ئێمەوان کرد خەڵکمان نەخۆش خستووە بۆیە ئەم قسە و باسانەی کە ئەکرێ تکایە خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە دەبێ وریا بێ بزانە چۆن مامەڵە دەکا لەگەڵ ئەم بارودۆخانەیە ئەم بارودۆخانە شتێکی گاڵتەرین کەرەنتینی هەڵەکە بڵێن هەڵی کەرەنتینەکان چی بوو بێگومانەوە بوو کە وەکو وتم بەناو ئەگنیشاندرایت کە ئەم شوێنانە شوێنێک نییە کە ئینسان تێی بچێ بۆیە کە بەشێکی زۆر لەو خەڵکانی کە من چەندین کەس کە گوێم لێ بۆ لە شوێنەکانی تر یا لە شوێنی تر نووسیوێتی یاشتر ئامادە باشی بۆ نەکراوە ئەزانی کێشەکەوەی بەسەرەن تۆ ئامادەکاری بۆچی دەکەی لە کاتێکا کە بەسەرەن لە پڕێکا شتێک دێک کۆنتترۆلەکەی بە کەس ناکرێ ئەنی وەکو وتم ئەمە پاساو نییە بۆ هیچ کەس و لایەن حکوومەتێک بەڵام ئەمە پەیوەندی بە ژیانی ئێمە وایە مەسەرەن لە وڵاتی شۆکۆ بەریتانیا دو سێ ساعت پێش ئێستا بۆ ریزۆرچی قسە شەبێ لەسەرەوەی کە لە هەندێک وڵات مەسەرەن نەخۆشی ئایدز زۆر بێ مادەی هۆشبەر زۆر بێ تەمەنی پیری زۆر بێ و ڕەنگە کاریگەری لەسەرەوانەبی ئەمسانە شەنبەر حەڵبەس سەبارەت بە لە ماڵەوەمانەوە ینی چۆن ئەمە بەخۆزی فەرپێدان بە ژیانی کۆمەڵایەتیمان ئەم جۆرە لە مامەڵەکردنەی کە لە ناو سۆسیال میدیایە ئێستا دیسانەوە بە جۆرێکی تر هاتۆتەوە ناو سۆسیال میدیا ئەم خۆپارێزی و خۆ لە ماڵەوە بوونە بۆتە بابەتی گەرمی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگە من لەگەڵەوە نیم ینی مەسەلەن با کەس قسە نەکا و کەس قسەی خۆش نەکا و نوکتە نەکا من قسە مەسەرەوە نییە بۆی خەڵک بینەران لە ئەم قسەی من بە مەفهومە تێ نەگەن بەڵام لە کاتێکا کە تۆ ژیانی کۆمەڵایەتی خەڵک و ئەم بارودۆخە بکەی بە نوکتە و بیکەی بە گاڵتە و شتی گاڵتەکردن بەڕاستی کارێکی هەڵەیە دەبێت خەڵک وریا بێزانم بەچی پێکەنیەوەی ماڵی خەزورانەکەی بەڕاستی ئەوەی کە کاک عوسمانیش وتی بەڕاستی ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵی ئەمە بۆ تەنز و بۆ قسەی خۆشیش بێ گاڵتەکردن بە هەست و شعوری کەس لەم کاتانەیە لە هیچ کاتێکە گونجاو نییە بۆیە خەڵکی ئەمە ئێستا وای دەهاتوە ماڵەوە بە دوژمن سەیرەکە ینی وای دەهاتوە کە لە ماڵەوەی تر وازانێ ماڵ شتێکی زۆر قرس و گرانن چکە پێشووتر خەڵکی ئێمە ئاگای لە ماڵ ناماوە ئاگای لە ژیان نەماوە بۆ لە بەرەوەی ئەوەندەی سەرقاڵی و ڕۆتیناتی ژیان بۆ دروست ببوو ئاگای لە کەس نەماوە ئێستا لە ماڵەوە بیری پوریەکەوێتەوە بیری خاڵیەکەوێتەوە بیری ئاشدا ئابڕەحە و پشتیشیەکەوێتەوە لە ماڵەوە لەم کاتە لە کاتێکە ئێستا بۆیە کە تۆ لە ماڵەوە بی بەڵام تۆ دانیشتی 10 ساڵ لەمەوە پێش 20 ساڵ لەمەوە پێش ئامۆزایەکی خۆت نەبینی و ئێستا دانیشتی لە ماڵەوە تاقەتی نییە دانیشتی بە دەفتەرەکانی خزم کەس و کاتاچی تۆ بزانی کێ لە بیر کردو ئێستا بچی بەلایە کارێکی هەڵەیە چەند ساڵە سەری لێ نەداوم بەداخەو ئەمەڵێکتی کۆکەیەکم کردوتمەوتری دەداست ینی ئەم جۆرە ئەم خەڵک دەبێت ئەمە بزانێ ژیانی من ویستم یەکشت بڵێم کاک حەکی
دڵنیام کە ئەم بارودۆخی شەڵا بە سەلامەتی بە سەر هەمومانەتی ئەپەڕێەوە کەمترین زەرەریشمان لێدا بەڵام دەبێت هەموو شتێک ئەبێ خێرێکی تیاابێ بۆی کە ئێمە بتوانین بە خۆمان بچینەوە حکوومەت یاریمی کوردستان دەبێت بەخۆیان بچێتەوە لانی تەندروستیمان ئەگەر هەڵەیەکمانەیە کەم تەرخیم بە خۆمان بچینەوە ژیانی کۆمەڵایەتیشمان دیسانەوەی ئەوەیە کە هەمومان باشە بەس دوای دێن سەرەوەی کە کۆرۆنا لەبارەی ژیانی کۆمەڵایەتی بە خۆراچنەوەیەک بکەین کاکسمەکەم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێزوت دەگەر بۆ منە شوێنێک سەرپێچی بکات سەرپێچی ڕێنماکانی حکوومەت بۆکردنەوە ئەویش دەتوانێت مۆڵەتی لێ بسەندرێتەوە لە خاڵە سنووریەکانی جەگەر بەرپرسان خۆیان کەم تەرخەمیان نەبێ بۆ منە لە ئەو بارهەڵگرانەی دێن ینی پشکنی پێویست نەکری ئەو شەر بەرپرسیارەتی یاسایی زۆر لێسەر بەدڵنیاییەوە ئەگەر هاتوو بەرپرسێک لە بەرامبەر هەشتێکدا یعنی با بڵێن فەرمانبەرێکی حکومی بەرپرسێکی حکومی لە جێگایەکدا بە ڕەشێوازێکی نایاسایی ڕێگە بدا بە دەربازبوونی خەڵک دیارە بەم دەربازبوونە لە پێناوی بەرژەوەندیەکی شخصیە یاخود هەندێک جار لە ڕووی پیاوەتیەوەی ئەمە هەمووی لە ڕووی یاساوە لایەنی کەمەکەی بریتە لە تەقسیر و ئیهمال لە وەزیفەدا و کە ئەوی سزای یاسایی خۆیەوە بە تایبەتی لەم حاڵەتەدا وەکو پێشتر باسم کە حاڵەتێکی چۆنەڵی ئێمە زۆر خەڵک نەتۆقێنین چونکە ترس و دڵە ڕاوخێش بۆ خۆی جۆرەکە لە شتێکی خراپ بۆ ڕووداوەکە بەڵام لەم حاڵەتەدا سزاکەی قورسترە سزاکەی قورسترە بە پێویستە ئەو کەسانەی بەرپرسیاری حکومین و مۆزەف و فەرمانبەرن لەمانە زۆر وریاتر بن چونکەمە پەیوەندی بە بەرژەوەندی گشتی و سەحەتی گشتی هەموو لایەکمانە هۆیە ئەمە ئیشارە بە شتێ بکەم کە بەڕاستی هاوڕێی بەڕێزم کاک لەتیف ئیشارەی پێکرد لە ڕۆی یاساییەکەوە ئەم ترس و دڵە ڕاوچەیە بەڕاستی هەر خودی بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوچەیە لە ناو خەڵکدا ترس وەکو حاڵەتە تەبیعیەکە ئەبێ هەمومان بترسین و بەشێکە لە سروشتی ئینسان و حاڵەتێکی تەبیعیە و ئەگەر نەترسین خۆمان ناپارێزین و دیارەوەی کە دروستی کردنەوە خاڵقێکە و کە ترسی تیادا دروست کردوین بۆ ئەوەی خۆمان پارێزین بەشێکی زۆری واگە ئینسان ترس نەبووە لە مەسەن لە جەهەنەم بەشێکی لەوانەیە کەسێک لەوە مەسەن هەندێک پابەندە عیبادەکانی کەمەوە ئەمان ئەمە خۆی ئەمە فەلسەفەیەکی قوڵە لەبەر بەڵام تۆقاندن جیاوازە ترس جیاوازە تۆ ترس بۆ خۆ پارێزی حاڵەتێکە بەڵام تۆقاندن تاوانە تۆقاندن لە هەر ڕێگایەک بە هەر وەسیلەیەک بێ بە تایبەتی لەم حاڵەتانەیە لە سۆسیال میدیاەوە بێ لە ڕێکەناڵەکانی ڕاگەیاندنەوە بێ یاخود ئیستیغلالکردنی ئەم ڕووداوانە بۆ مەرامی سیاسی زۆرجار کە وڵات تووشی کاریسەیەکە بێ هێزێکی سیاسی دەوێت ئیستیغلالی ئەو ڕووداوانەکە بە جۆرە لە جۆرەکان ئێستا کاتی ئیستیغلالکردن و مزایدەکردن و ئەو شتانە نییە ئێستا کاتی ئەوەی هەمومان بە یەک دەست و بە یەک تیم و بە یەک شێواز چۆنان ڕوبەڕووی ئەم ڕووداوانە بینەوە بۆیە داواکاری گروشیش ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانە کە بە متابعی ئەو کە چێ ترس و دڵەڕاوچی ئەوگە یاخود هەواڵی ناڕاز بڵاوکردنەوە کە دەباتە هۆی تۆقاندن ئەوە یاخود ئەوانەی کە تەشجیعی هەندێک کەس دەکەن یعنی تەشجیع بکەن لەسەر سەرپێچیکردنی یاسا لەسەر سەرپێچیکردنی یاسا پابەند نەبوون بە ڕێنماییە تەندروستیەکانەوە پابەند نەبوون بە ڕێنمایی وەزارەت و مەجلیسی محافەزە و محافەز و ئەوە کە بەڕاستی ئەمانە سەرپێچی یاسان و تەشجیعکردن لەبەرەوە بە هەموو شێوەیەک پابەندی یاساییەکان بپارێزرێ هەموو دام و دەستگاکان بە یەک تیم بە هاوکاری یەکتر بە هەماهەنگی دامەزراوەکانی ڕاگەیان و ئەوانە ڕوبەڕووی ئەم ڕوودا و حەدەسە بینەوە ئەگەرچی ئینشاءڵڵا بە سەلامەتی لی باش ئەوانەی کە لە ڕووی یاساییشۆ مەسەلەن ڕکلامی بازرگانی بکەن بە ناوی دەرمان چارەسەر کۆمەڵێک دەرمان بۆ کۆمپانیایەکی دیاریکە ئەمەش بەرپرسیارەتی یاسایی دەکرێت حکوومەت لێ پرسیمان لەگەڵا بکات ئەمە مەوزوعێکی جیاوازە بەس ئەگەر بەگشتی باسیکەین ئاسایی ڕکلامی بازرگانی مادام لە ڕووی یاسایەوە ڕێگەی پێدراوە ڕکلام بۆ هەر مادەیەک بکرێت ئەگەر بەمەرجێک ئەو مواصفاتانی تێدابێت ئەو مواصفاتانی تێدابێت کە لە ڕکلامەکەدا کۆمەڵێک ڕکلام هەبوو لەو ماوەیە ینی خۆی دەرمانی دژە ڤایرۆس بە دیاریکراوی نەدۆزراوەتەوە بەڵام ڕکلامی بۆ دەکرانی ئەوە ئەگەر ئەوە ئەچێتە چوارچەوەی هەواڵی ناڕاستەوە هەواڵی درۆینەوە و فێڵکردن لە چۆنەڵی بەکاربەرەوە مافی بەکاربەر ئەمە یەکێکە لە یاسایەکی تایبەتمان هەیە بەوە لەبەر ئەوە داواکاری گشتیش ئەتوانێت سکاڵا لەسەر ئەوە تۆمارکە و بە تایبەتی لەم حاڵەتەیە و ئیستیغلالکردنی ئەم دۆخە و چۆنەڵی ئەتوانین بڵێ حاڵەتی زوعفە خەڵک لە حاڵەتێکی زوعفایە لە ترسایە لە دڵڕاوچیایە لە بەرامبەر ئەم ڤایرۆسە تۆ بێ ئیستیغلالی بکەی بۆ مەرامی ئینجا ئەوەی کە بۆ سیاسی ئەوەی کە بۆ بازرگانی وەکو ئەمەیان بۆ بازرگانی و لەم کاتەشە بۆ چنینەوەی پارە ئەوەی کە بەرز پێشتر سزاکەی قورس ئێوە کۆمەک و کۆمەڵێک پارێزەر و مەسەلەن ڕۆژنامە نووس و چالاکی مەدەین داوەتان کردووە کە ڕێگە پێدانەکان کەم بکرێتەوە لە پێناو تەندروستیشنی ڕێگە پێدان بە شێوەی نایاسایی هەستان کردووە بڵین
بەڵێ خەڵکێکی زۆر هەیە بەدی دەکرێت بە ڕۆژان ینی بە ناوی ڕوخسەتەوە ئەنواع جۆر ڕێپێدان هەیە کە ئەوانە نایاسن ئێمە باسی حاڵەتە زەرورەکان ناکەین باسی و حاڵەتانە ناکەین کە هەر بۆ ڕوبەڕوونەوەی ڕووداوەکە پێویستن یا ئەوانە حاڵەتێکی زەرورن و ئەوە جیهاتی معنیلایانی پەیوەندیدار خۆی دیاری ئەکا و بەپێی چۆنەوەی مەقایسی خۆی هەیە بەڵام تۆ بۆ حاڵەتە تەبیعیەکان بۆ حاڵەتی سەردانیکردن خۆی ئەسڵ ئیشەکە ئەوە بریتێ لەو پەیوەندیە کەم بێتەوە چونکە لە ڕێی پەیوەندیەکەەوە ئەم حجرە لە ماڵەکاندا بۆ ئەوەی کە چۆنەڵێت بەرچاوی دەستگا سەحیەکانیش ڕۆشنتر ئەبێتەوە چەنە حاڵەتمان هەیە لە چیەوە دروست بووە چونکە تا بەرچاوی دەستگای سەحی ڕۆشن نەبێتوانێ متابعەکردن ناتوانێت بە چ ڕێگایەک ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بێتەوە لەبەرەوە ببووی بەرچاوی ئەوانش لە ڕمودەی ئەم دوو هەفتەیە بەرچاویان ڕۆشنترە بێتەوە ئێستا ئەو کەسانە تەنها لەو کەسانەدان کە پێشتر هاتوونەوە لە وڵاتی ئێران یاخود لە جێگایکە یاخود لە هەندێک کەسدا هەیە کە ئەسڵن هەر لە ناو خۆیان بوون یاخود یا حاڵەتەکان لە ناو شارەکاندا یا دەرەوەی شارە ئیتر ئەمانە کۆمەڵە حاڵەتن بۆیە پێویستە پابەندیەکان بە یاسا و ڕێنماییەکانەوە زیاتر بکەین و بۆ سەلامەتی پاراستنی سەلامەتی هەمومان سپاسم کاک لەتیف سەبارەت بە کۆرۆنا و ژیانی کۆمەڵایەتی ینی کۆرۆنا چیمان فێر دەکا بۆی کە بە ژیانی کۆمەڵایەتی خۆمان دابچینەوە لە مامەڵەکردن لەگەڵ خێزان لەگەڵ مناڵ لەگەڵ مەساڵات چوو لە ماڵەوە ژیانی کۆمەڵایەتی لە ڕاستیدا کاک حەکیم ویستم پێشەوە وەڵامی جەنابەت بەمەوە لەسەر ئەو پابەندی و بابەتە یاسانی کە کاک عوسمان باسی کرد لە ڕاستیدا ڕاستە یاسا گرنگەوە خەڵک و پابەندی بە یاسایش خەڵکە بەڵام خەڵک دەبێت خەڵکەوە بزانێ ینی ئەگەر خەڵک خۆی هەست بەوە نەکا کە ئەم بڕیارانە یا ئەم ڕێنمایانی کە بڵاو دەکرێنەوە لەبەر بەرژەوەندی خۆیەتی و جێبەجێکردنەکەی دەبێتە پاراستنی خۆی و ژیانی خێزانەکەی و دەوروبەرەکەی بەڕاستی ئەگەر حکومەتی هەر ماڵێک و یەک پۆلیسیشی و ئاسایشی لەبەر دەمادا بنێ خەڵک هێستا هەر ئەو ئینە ناکە بۆیە کە هەندێک شت کە وەکو قسەکە لەسەر بابەتە یاسایەکە نەبێ بابەتە کۆمەڵایەتیەکانیش کە ژیانی خەڵک دەبێت خۆی بزانێ ینی خەڵکە بێ ئەوە بزانێ ئەگەر مەسەلەن چوونە دەرەوەت زەرەر بە حیز بەگەیەنێ یەکێتی و پارتی و کۆمەڵ و گۆڕانێ بۆ تووشی نەخۆشیەکە کاکە بڕۆ دەرەوەمیان تووشی نەخۆشیەکە و حکوومەتێ بۆ تووشی نەخۆشیەکرێ بە چوونە دەرەوەت ئاخر دەبڕۆ ینی هەندێک شت هەیە بۆی خەڵک بیزانێ ئەمە بۆ خۆتە ینی پەیوەندی بەوە نییە وەکو کاک عوسمان وتی هەمیشە قسەشمان لەسەر کردووە کە لەم بارودۆخانەیە هی ئەوە نییە مەسەلەن من ڕقم نە حکوومەت بێ یا ڕقم نە فڵانە حیزب بێ تەندروستی خۆتە ئەمە مەشتێکە پەیوەندی بە هەمومانەوەیە بۆیە ئەم حاڵەتانە ئەوەندێ بۆ خۆمان بۆیە هەندێک شت هەیە کە بێ جگەلەوەی یاسایە دەبێت ویجدان بێ بە ئینسان ویجدانیە بێ چونکە کەسێک کە ویجدانی نەبێ بڕوا قاچاقچێتی بکە بەڵێ ویجدانی نەبێ قاچاقچێتی بکە و خەڵک بێنێ و خەڵک بباتەوە کە لە پێش ئەوەی کە زیان بە قاچاقچێکە خۆشی دەگات بۆیە ژیانی کۆمەڵایەتی ئەمە باش من پێم وایە دەبێ ئیتر وا بکە کە ژیانی کۆمەڵایەتی ئەمە گۆڕانکاری گەورە دروست بکە وا بکە کەس هەموو شتێکی ژیانی ئێمە سەرقاڵی نەبێ بە ڕاکڕاک و ئاگامان لە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی خێزانی و ڕۆحی خۆمان نەبێ بەداخەوەمان لێهاتە بوو کە جۆرێک لە جۆرەکان ببینە ئالەتێک یا ببینە ڕۆبۆتێک بەڵام ئێستا ئەم بارودۆخەوای کردووە کە خەڵکی تر بزانێ قیمەتی ژیانی کۆمەڵایەتی خۆی چییە و ئەم ژیانە کۆمەڵایەتی کە پێوەی پابەند دەبێت چییە ئەوەی وەکوتم ڕۆتیناتەکان هەموو شتێکی لە بیر بردێتەوە بەڵام ئێستا هەموو شتەکانی بیر دەکەوێتەوە بەڕاستی ئەمە دلیلە لەوەی کە دەبێت دوای کۆرۆنا من دوێنێ قسەمان لەسەرەوە کرد کە ئەبێ ئەمە ئامادە بین وی دوا کۆرۆنا چی بکەین و ژیانی کۆمەڵایەتی ئێمە چۆن بێت دڵنیا بن زیاتر بە خێزان کەسانێکانمان بەپێی هەموو ئەو چەند تەقریرانی کە من ئەم چەند ڕۆژە لە هەندێک شوێن بینیومە نەک لە کوردستان ئەمە قسێکە بۆ کوردستان لە هەموو دنیاە سەرجەمی ئەو سیستمانەی کە هەبووە سیستمی سیاسی و ئابووری و تەندروستی لە دنیای هەمووی گۆڕانکاری بەسەرایێ بۆیە ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری تەندروستی ئێمە چێتە خۆناژێکی لە ماڵەوە خەریکی چی بین وەکوتم کە لە ماڵەوەی بۆ ئەوە نییە مەسەلەن ئیتر وەکوتم هەچی هاو پشتی شەبیر بکەیتەوە بڕۆی بۆ لای نا لە بەدیلی ئەمە تۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە بەردەمە دەتوانی بەکاریان بێنی بۆی هەمووی ئەو دەمەزەرکردنەوەی تۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکانت چەندین کتێب و چەندین بابەتی گرنگێت تۆ دەتوانی سێریان بکەیت چەندین فیلمی گەورە گرنگ و باشەیە بۆ ژیانی کۆمەڵایەتی و تەندروستی تۆ گرنگە دەتوانی سەیری بکەیت پەیوەندیەکانە لەگەڵ مناڵەکانە لەگەڵ خێزانەکەت لەگەڵ چواردەوەرەکەت وەکوتم بە شێوەی جێوەگرەوە مەسەلەن تەلەفۆنت هەیە بە چەندین جۆر شێوە دەتوانی کە پارەشی تێناچێت بۆیە ئەمانە جێگرەوەی ژیانی کۆمەڵایەتین بۆ ئەم مەرحەلە بەڵام دڵنیا بن دوایەوەی ترە بە فەوزە هەمووی زۆر بیری یەکتریەکە بەڵێ سپاس دەکەم کاک عوسمان دواوەتت سەبارەت بە ئەرکی حکوومەت لە ڕووی یاسای بەرامبەر کارمەندانی تەندروستی و دابینکردنی پێراویستیەکانیان
من هیوادارین لە ڕووی یاساییەوە ئەرکی حکوومەت کە بریتێ لەوەی کە بەڕاستی جارێکی کە بە بەرنامە و تەختیتی خۆیدا بچێتوانێ و ئەوە ئێستا کە پێویستە لەسەر شانی بەڕاستی هەماهنگگیکردنە چۆنەڵی لە نێوان دەستگا تایبەتمەندەکانە دەستگاکانی هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی پابلین پۆلیسی هاتوچۆ و کارمەندە تەندروستە بە ڕێزەکان کە بەڕاستی ئەرکێکی قورسیان لەسەر شانە لە ئێستاە وەکو تۆڵی پێشمەرگی پێشەوەی جەبهەکان دەکرێت حکومەت مکافەشیان بکە لە ڕووی یاساییەوە لەم کاتەیە مکافە بکرێن و ئەمانە لە بەرچاو بگیرێن بە تایبەتی ئەو کەسانەی کە شەو ڕۆژ لە چۆنەڵی جەبهەی پێشەوەن کارمەندانی تەندروستی و هێزەکانی ئاسایش و پۆلیسیش بەڕاستی پۆلیس و ئەمانە لەم کاتیان دڵخۆش بکرێن کە بە جۆرێک لە چۆنە بنرخێنرێن و بەڵێنی موچەشان پێ درە بووی معنیاتیشان بەرز بێتەوە. زۆر سپاس بۆ بەرزان عوسمان شێخ سیدیق پارێزەری ڕایشکار لە تێفسێن بەڕێوەبەری ڕێکخراوی تاکۆ بۆ پرسە کۆمەڵایەتی و دەرونیەکان. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.